هاتوین لە شێوەیەکی هوەری بە شێوەیەکی دیالۆگی کولتورانە ئەم مەترسیە بگێڕینەوە. ئەو ناوچەی کە کۆنترین شوێنی ژیاری شارستانیەتە ئێستا گەورەترین ئاڵنگاری هەیە. هەوڵەدەین لە گۆشەنیگای مۆسیقا و هونەرەوە لە کێشەکان بڕوانی. ئەو سروشتەیەکەوە باوەشی گەورەکردن زەویمان کرد بە مەیدانی شەڕ ڕووبارەکانمان وشک کرد. بە باسی کێشەکانی دنیا ئەکەن بە تایبەتی کێشەکانی ئاو. هونەر بە تایبەتی هونەری مۆسیقا و گۆرانی زۆر دوور نییە لە ژینگەوە. ئێمە تا چەند کەم تەرخەم بووین لە پاراستنی ئەو شارستانی بەتایبەت لە بابەتی ئاو و سەرچاوەکانی ئاو. ئەتوانین هونەر لەگەڵ کێشە کۆمەڵایەتیەکان تێکەڵاو بکەین بۆ ئەوەی مەسەجەکان بە جوانی بگەێنین و وەکەزانین بارودۆخی ژینگا و بە تایبەتی ئاو ڕۆژ بە ڕۆژ لە مەترسیە لە سەرانسەری ژیان و کوردستانیش بێبەش نییە لەو مەترسیە. وەکەزانین تایەت ئاو بەرەو پیس بوونە ڕوا ئاو لە کەمبووندایە بۆیە ئێمە وەک ڕێکخراوی بۆرد ئۆپێرا لاب هەوڵماندا کە لە ڕێگای هونەرەوە ئەم مەترسیە باس بکەین. پرۆژەکە ئێمە باز لە مەترسی ئاوەکە لە داهاتوودا کە بەرەو نەمان بڕوات هاتوین لە شێوەیەکی هوەری بە شێوەیەکی دیالۆگی کولتورانە ئەم مەترسیە بگێڕینەوە لە ڕێگەی باسکردنی چیرۆک لە ڕێگەی نەک چیرۆک با بڵین چەند تێکستێکی کوردی کە مەترسیەکە لە سەرەتای دروستبوونی ئاوەوە تا ئێستا باسەکە هەروەها لە ڕێگەی گۆرانی بە دیالێکتەکانی کوردی، سۆرانی، کورمانجی، عەرەبی، سۆمەری کۆن و لاتینی لە ڕێگەی چەند کەسانێکی جیاواز کە لە کولتوری جیاوازەواتون لە سلێمانی، لە هەولێر، لە بەقا، لە بەسڕە، لە ئاوڵاتە. لە ڕاستیدا ئێمە کار لەسەر کێشەی ئاو دەکەین لە ناوچە جیاجاکانی جیهاندا، بەڵام خاڵە سەرنجڕای کێشەکە لێرەدا ئەوەیە ئەو ناوچەی کە کۆنترین شوێنی ژیاری شارستانیەتە ئێستا گەورەترین ئاڵنگاری هەیە، بۆیە پێویستە بایەخ بەم ناوچەیە بدەین چونکە لە بەردەم هەڕەشەی لە ناوچوندایە. بۆ نمونە ئێراق یەکێکە لەو شوێنانە، هەروەها وڵاتەکانی دیکەی وەک نێجیریا و ئەمریکای ناوەڕاست و ئەندەنوزیاش کاریان لەسەر دەکەین وەجێی خۆیەتی بایەخی زیاتر بەم ناوچانە بدەین و بیان بەستین بەیەکەوە. في البداية لم يكن هناك سوى الله. وفي الماء كانت تكون خيارات.
ئەمڕۆ هاتووین بووکەکانی باران پێشکەش بکەین. بووکەکانی باران تێکەڵەیەکی معریفەکان و مۆسیقایە. هەوڵە دەین لە گۆشەنیگای مۆسیقا و هونەرەوە لە کێشەکان بڕوانین کە ئێمە بڕوامان وایە لە ڕێگای مۆسیقاوە دەتوانین کێشەکان بگەێنین بە خەڵک. لە هەمان کاتیشدا بتوانین بە شێوەیەکی سۆزداری لە کێشەکان بڕوانین. لە ئێستادا عێراق ئازار دەچێژێت بەهۆی کێشەی وشکبوونی ئاوە و گۆڕانکاری لە کەش و هەوایدا ڕوویداوە. جگە لە کێشەکانی دیکەشی ئێمەش پێویستە چاوبخێنە سەر ئەم کێشانە و بتوانین بیان گێنین بە خەڵک بە شێوازی خۆمان. ئێمە ئەمڕۆ چاو دەخێنە سەر کێشەی ئاو لەبەرەوەی دیژلە و فورات بۆ ئێمەی عێراقی گرنگە. ئەگەر ئەم دوو ڕووبارە نەبوایە عێراق نەدەگەیشت بەم شارستانیەتەی بەم شێوەی ئێستای. گرنگە هەموو تاکێک لەم کۆمەلگایە بەرپرسیارە لە ژینگە پارێزی بۆ نەوەکانی دوای خۆمان. ئێمە World of Operain گروپێکە ئەمە نزیکەی 2 هەفتەیەکە ئێمە بەیەکەوە تەمرینەکەین و بەرکەوتەمان هەبووە. وەکو ئەبینم زۆر چالاکن ئەم گروپە باسی کێشەکانی دنیا ئەکەن بە تایبەتی کێشەکانی ئاو کە هەمانە. کۆمەڵە ئاسفمان هەیە لە دەرەوە باسی کێشەکانی دەرەوەکەن کە بڕاستی زیاترە کێشەکانیان تاوکو ئێمە بس هەموو ڕەبتیشی بەیەکەوەیە ئاوەکان. زۆر باسی کێشەکانەکەم بۆنەوە لە نایجیریا باسی کێشەکانی نایجیریا ئەکرێ، بەسڕا ئەکرێ، کوردستان ئەکرێ. هی ئێرە باسی هەموو کێشەکانەکە و هەوڵ ئێن ئاگاداری بڵاوکەنەوە کە خەڵک ئاگادار بێت کە کۆمەڵی کێشە هەیە خەڵک ڕێی پێنایەن باز بکرێت یان ئاماژەی پێنایەن. بەرهەمی کوردی دەژەنین، بەرهەمی عەرەبی دەژەنین و بیانیش، بەڵام باسی چیرۆکیش ئەکەین. چیرۆکمان هەیە لەبینی هەموو گۆرانیەکانە چیرۆکمان هەیە. ئەگەر کورتیش بێ حەزەکەین باسی چیرۆکەکە بکەین بە زۆری. هەموو بابەتەکانمان باس لە ئاو ئەکەن یا باسی بەهار ئەکەن. بە تایبەتی پارچەکانی ئاو باس لەوە دەکەن کە ئاو نزیک دەبێتەوە کە وەکو خۆشیەک ئەبینن ئاو کە ئاو وەکو شتێک نابینرێت کە ئێمە هەموو ڕۆژە بەکارهێنین. بەڕاستی ئاو شتێکە نابێ ئێمە بڵێن دایمن هەیە چکە هەبوونی نییە لە هەموو شوێنێک و باسی ئەوواکەن کە خۆشی ئەگەێنێ ئاو کە ئێمە بێ خۆشبەخت بین کە ئاومان هەیە. هەروەکو ناسراوە هوەر ئەو شتەیەکەوە پەیامێک ئەگەینێتن. ئیتر ئێمە لە ڕاستیدا لە کوردستان و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستیمان بە سەقافەتی ینی ڕۆشنبیری ژینگە هەیە. بەڕاستی چکەوە تەسیرێکی نەک تایبەتی بە جوغرافیای ئەم ناوە هەبێتن بەڵکو لە جیهاندا کاریگەری هەیە. بۆ نمونە ڕووباری فورات و دجلە کەوا بە عێراقادا تێپەڕێ و لە وڵاتانی دراوسێ لە تورکیاوە سەرچاویان هەیە. ئیتر ئەمە بوتە هۆی دروستبوونی چەندین دروستبوونی ژیان لە سەم عەرزە. ئیتر وشکبوونیشی کەواتە نەمانی ژیانە. ئیتر ئاویش پێویستی بەوەی هەیەکەوە خەڵکەکە ڕۆشنبیر بکرێتەوە بە کەوا زۆر ئاو سەرف نەکرێ و هەروەها بە یەکسانی دابەشکردنی ئاو بینی ئەو وڵاتانەی دراوسێ و بینی ئێمە وەکو عێراقیانی وەکو هەرێمی کوردستان و عێراق سەرچاوی ئەم بیرە ئەم کارە هونەریە با بڵێن لە ئەمستردام سەری هەڵا نێزیکەی 6 ساڵ لەمەوبەر خاتون میراندا کەوا ئیخراجی ئەم کارەکات بیری ئەو بوو یەکەم جار فکرەی ئەو بوو و ئەنجامیدا
لە ئەمستردام ئێمە پێش 2 هەفتە لەمەوبەر پێشەوەی بینە سلەیمانی بەشێکمان ینی نوسخەیەکی تۆزێ جیاوازمان پێشکەش کرد لەم کارەدا لە ئەمستردام هەر بە ئیخراجی دەرهێنانی خاتون میراندا و ئێستاش هاتوون بۆ سلەیمانی ئەم کارە ئەنجامەدەین کارەکە پەیوەندی سەر ڕاستە و خۆی بە ئاو هەیە ئیتر هونەرمەندانی کەوا لێرکانە بەشدارە بن لە بەسڕاوە هاتوون کەوا ئەویش گرنگێکی تایبەتی هەیە کە جێگای تێکەڵبوونی هەردوو ئاوەکەی دجلە و فراتە کەوا شەتل عەرەبی پێڵێن ئیتر هونەرمەندان لە سلەیمانی لە هەولێر بەشداریان کردو لەم کارە. دوو هۆکار لە پشت بەشداریکردنمان لەم پرۆژەیەدا یەکەم لەبەر ئەوەی ئێمە لە ڕووی کەلتوریەوە لە دۆخێکی دژوارداین کە لە سەرەتای دروستبوونی شارستانیەوە دەستی پێکردووە و ئێمە قەرزاری ئەو کەلتورین کە لە کوردستان و عێراق و ئەوروپا هەیە و دووەم بریتیە لەو کێشە و ئاڵنگاریانەی کە ئەمڕۆ هەیە و ئێمە گرنگی پێدەدەین و پەیوەستیم پێوەی و دەمەوێت خەڵکی ئەوروپا زیاتر ئاگادار بن لە کێشەکانی ئاو لێرە دەمەوێت زیاتر هاوکار و هەماهەنگی ڕێکخراوە ژینگەییەکان بکەم بۆ ئەوەی بتوانین کێشەکان دەستنیشان بکەین. ئاماژمان ئەوەیە کە ئەوە بخێنە ڕوو کە بارودۆخی ئاو لە جیهانە و لە کوردستان لە مەترسیایە چۆن هەوڵ بین لە ڕێگەی هونەرەوە خەڵک هۆشیار بکەینەوە کە بە پارێزگاری لە ئاو بکە هیچ نەبێ ئەوەی کە لە بەردەستمانە بزانین چۆن بەکارێنین و چۆن پارێزگاری لێکەین. ئێمە کۆمەڵێک ژەنیارین لە باشوور و ڕۆژاوە باکوور و هاوکاری تاقیگەی ئۆپرای جیهانین هەوڵەدەین ئەم پەیامە بە هونەر و مۆسیقا بگەیەنین. ئەم بیرۆکەیە لە ئەمستردامی هۆڵنداوە دەستی پێکردووە. ئێستاش ئێمە سەرقاڵین بەوەی کۆپیەکی عێراقی لێ دروست بکەین. ئێمە شاری سلێمانیمان هەڵبژاردووە چونکە یەکەم شارە کە ئاوی پێدا تێدەپەڕێت چونکە دانیشتوانی شاری سلێمانی گرنگی بە ئاو دەدەن. گرنگیشە لەم شارەوە دڵنیایی ئەوە بدەین ئاو بگات بە پارێزگاکانی دیکە و باشووریش. زۆربەی کات ئێمە کە باسی شتێکی گرنگ ئەکەین خەڵک هەندێک جار حەزی لێ نییە گوێ لێ بێت چونکە بە ناوێک پێی ئەوترێ بە شێوەیەکی ڕق
ئەبێت ئیتر حەزی لێ نامێنە گوێ لێ بگرە بەڵام ئێمە بە شێوەیەکی باس حەزەکەین باسێکی کێشەکانمان بکەین و تۆزە هوەریشی لەگەڵا بکەین بەڵام هەر ئاگاداری بڵاوکەینەوە لەباری بوارەکەمان لە کۆنەوە یعنی گۆرانی وا هەیە لەسەر ئاو و هەوا و تەبیعەت و بە تایبەتی گۆرانی کوردی زۆر بەسەر سروشدا گۆرانی وتراوە هوەر بە تایبەتی هوەری مۆسیقا و گۆرانی زۆر دوور نییە لە ژینگەوە یعنی فەرمو دەتوانین بڵێن لە سلەیمانی بۆ نمونە هوەرمەند شەماڵ سایب ڕەحمەتی ئازیز بەهارە دەستەکەت بێنە و با بڕۆین بۆ ناو ئەم باخ و نزارە یعنی هەموو پەیوەندی بە هەروەها هوەری ئەوروپاییش جیهانیشیانی دوور نییە ئێمە هەموو شتێکمان پەیوەندی بە ژینگەوە هەیە ئیتر ئەو پەیوەندیش چۆن دروست بووە دەتوانم بڵێم فکرەیەکە بە تایبەتی ئەوەی کەوا وۆرلد ئۆپەرا لاب دروستیەکە ئەم کارانە هەمیشە شتێکە کەوا دەتوانم بڵێم بێ پەیام نییە یعنی ئەبێ پەیامێکی لەگەڵ بێت ئیتر ژینگەش ئێستا گرنگێکی تایبەتی هەیە بەڕاستی ڕاستی دنیا هەمووی هەست پێ ئەکرێکەوە تەبیعەت و ئاو هەوا گۆڕاوە و ئیتر خەڵکانێ هەست پێەکەن ئیتر. هیوادارمەوە کەسانی کە ئەمڕۆ لێرە بوون و نمایشەکەیان بینی پێشەمشە هیوادارم کە چێژیان لێبینی بێ دووەمیش هیوادارم ئەو نامەی کە ئێمە هەڵمانە لە ڕێگەی نمایشەکە و بیگەێنین گەیشت بێت پێیان و پارێزگاری لە ژینگە بەگشتی و ئاو بەتایبەتی بکرێت و هیوادارم هەمومان بتوانین کە پارێزگاری لە سەرچاوە ئاوەکان بکەین و ئەو ژینگەیی کە باوەشی بۆ کردینەتەوە ئاگامان لێ بێت و بیپارێزین.
ئەوە کە هاتم بۆ بینینی نمایشی بووکەکانی باران بەڕاستی یەکەم نمایشەکە خۆی تابلۆیەکی هونەری زۆر زۆر جوان بوو تێکەڵبوونی ئاواز و کللتوری زیاتر لە نەتەوەی بوو بە زمانی کوردی و عەرەبی و زمانی تر بەڵام لەمان کاتە ئەو شتێک کە زۆر کاری لە من کرد لە ڕووی بابەتی ژینگەوە و پاراستنی سەرچاوەکانی ئەو بوو کە بیرخستنەوەیەکی زۆر باش بوو بۆ ئێمە کە ئەم ناوچەیە کە بە سەرەتای سەرهەڵدانی شارستانیە دانرێت کە ئاو چ ڕۆڵێکی گەورەی بینیوە لە دروستبوونی ئەم شارستانیە تاو کە با بڵێن باوباپیرانمان چەند هەوڵیان داوە و چەند هیلا بوون بە بنیادنانی شارستانیە لەم ناوچەیە و ئێمە تا چەند کەمتر خەم بووین لە پاراستنی ئەو شارستانی بەتایبەت لە بابەتی ئاو و سەرچاوەکانی ئاو جۆرێک لە هەستکردن بە تاوانباریشی لا دروست کردم کە تا چەند ئایا من دەورم هەبووە لەو وێرانکاریە و تا چەند ئەتوانم لەو بابەتەیە هاوکار بم و یارمەتی بم لە پاراستنی ئاودا و جۆرێک لە حەسرەتێ بوو لە دڵمانی کە ئەوەم بیرەکەوتەوە کە ئەو مێژووە بۆ شێوەیە هاتووە و کە چەند نادادپەروەریمان نواندووە بەرامبەر بە سروشت بەرامبەر بە ئاو زۆر جار دڵم پڕ بوو لە کاتی نمایشەکە و بەڕاستی ئەوە سێتیا دروست کردم کە حەز بکەم شتێ بکەم بەرامبەر بۆ بابەتە زۆر گرنگە کە لە ڕێگەی هونەر و ئەم جۆرە نمایشانە ئەو جۆرە پەیامانە بگەێنی بە بینەر چونکە ئەگەر بێت و ئەمە تەنیا نووسینێک بێت یاخ و با بڵێن محازەرەیەک بێت لەوا چێ زۆر کەس تااقەتیان نەبێت تەنانەت چارەکێکیش بە باشی گوێ بگرن بەڵام کاتێک کە ئەوە تێکەڵ ئەەکەی بە کۆمەڵێک ئامرازی ئیستاتیکی وەکو هونەر و مۆسیقا و تەنانەت دیمەنی جۆن چکە تەنانەت بۆ چاویش ئەو نمایشە بەڕاستی چێژێکی زۆری هەبوو ئەمە زیاتر یارمەتی دەرە کە هەم تەرکیزی بینەر بمێنێتەوە و پەیامەکەش بە باشی پێی بگە بەڕاستی هەستەکانی بجوڵێنە. ئەم کۆنسێرتە من زۆرم بەدڵ بوو مەسجێکی زۆر جوانی تیا بوو و مەسجێکی زۆر گرنگی تیا بوو ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوە بوو کە زۆر فۆکسی لەسەر ئاو بووە و لەناو مەزبەحا کرا بوو و لایتینگەکەی شین بوو یعنی هەموو شتە یعنی ئەو مەسجێ کە ویستی بیگەێنێ بە دەقیقی گەیاندی بە بینەرەکان و بە بیسەران. هەستەکەم زۆر مهمە کە هەموو ئەتوانین هونەر لەگەڵ کێشە کۆمەڵایەتیەکان تێکەڵاو بکەین بۆ ئەوەی مەسجەکان بە جوانی بگەێنین و بە هونەر بیگەێنین نە بە شەڕ و ئاژاوە مەسجە بگەێنین و ئێستا خۆتان نەزانن شەڕ و ئاژاوە زۆر هەیە لە وڵاتی ئێمە و لە جیهان بەعام بەڵام کە بە هونەر ئاوا بەخۆشی مەسجێک ئەگەێنین بەخۆشی مەسجەکە ئەگات و هۆشیارت ئەکاتەوە.
بێگومان ئەمە تێستە و بەشێکە لە توێژینەوەیەک ئەمە بەرهەمێکی زۆر ناوازە بوو و زۆر شانازی بۆ میوزیک ژەنە خۆشەویستانە دەکەین بەشداریان کرد ئەمە هەنگاوێکی سەرەتاییە دەتوانرێت لەمەوە سەر بۆ پرۆژەی دیکە بکێشین لەمەوە دەتوانین هەماهەنگی زیاتر دروست بکەین هەماهەنگی لە نێوان چالاکوانان و هونەرمەندان بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین ئاستی هۆشیاری بەرزتر بکەینەوە و فشار لەسەر بڕیار بەدەستان بکەین.